یەکێک لەو بەرهەمانەی ئەمڕۆ لە زانکۆی سۆران نمایشکراوە ژاژی هەرکیانە. ژاژی هەرکیان هەر لە کوردستان ناوبانگێکی زۆری هەیە، لێرەش نمایشکراوەوە دیارە خەڵکی زۆر سەردانێکە. جابن بە قسە لەگەڵ خاوەنەکەی بکەم. سڵاوت لێبێ، چۆن دروستان کردووە ئەم ژاژیە؟ جیاوازی چێ لەگەڵەوەی کە لە بازاڕە هەیە؟ دەست پێکێ بخێراتنا هەنگوتکەین ئەمە قوتابیەت زانکۆی سۆران قۆناغی چوارەم بەشی بایۆلۆجی ئەوڕووکە هەستن بە پیشاندنا ئەو بەرهەمێت کومە لە تاقیگە چێکری و فێر بووی لە تاقیگەوە بوو بە بازارکردنا بەرهەم دروستکراوی خۆتە؟ بەێ بەرهەمێ خۆماڵی دەستێمە بخۆیە. ئەگەر بین بەحث لە بەرهەمێت خۆ بکەین ئەس بخۆ بدو بەرهەمە باش دەرومە هەم شیرینی دایت تەندروست هەمیش بەرهەمێ شیری ئەو بەرهەمی شیری کو من ئەوڕووکە بەشداری پێکردی ژاژی منطقەمە هەرکیا هەرکێت بنەجی بدو تامە جیاواز بتامە دوراخ و بتامە بێزاو ئەو گیا تایبەتە لە کوردستانە باکوور لێرە نیە تەبعاً وەکو ڕوان لێرە نیە بەس بازرگان مثلا بازرگان نێمەتینن لە بازارە تێتە فرۆشتنەوە گیە و ئەگەر بین بەحثی شێوازە ئامادەکردنا ئەو ژاژیە بکەین و جیاوازیاوێ دگەل ژاژیەت بازارە. ژاژیەت بازارەیەک لە ڕۆی خاوێنیوە زۆر کوالیتیای نزمترە لە ژاژیای و هەم سەرچاوی شیرە سەرچاوەیەکی های کوالیتی نییە بەس ئەوێ ماوڕکە ئامادەکرە هەم لە ڕۆی کوالیتی هەم لە ڕۆی پاک و خاوێنی هەم لە ڕووی تاقیگەی وە 100% ینی پشتڕاست کردیەوە و ئەگەر بین بەحث لە ئیستفادێت ئەو ژاژیای بکەین ئەو گیە کومەکیریە ناوەدا شێوازی ئامادەکردنەوە ئەو بماستی هاتێ چێکرد نەک بشیر بماستی تێتە بەێ تەبعاً 100% جیاوازیە هەیە ئەوێ بشیرە تێتە چێکردن لە ناو پیستەی تێتەکردن ئەو جا ئەوواکە لێچیتن و وشکترە بەس ئەوە بشێوەی کرێمیە بۆچ چونکە ئەو گیەیە لە ناو ماستەکەی تێتەکردن ماستەکە بۆ ڕۆژێک دوو ڕۆژ دێتە دانان هەتا ئەو گیا ئیستفادەت خۆ بەردێت ئەو جا ماستەکە دێ ناو پارچەکەی ئەوەکە دێ لێچیت ئەو شێوازی کرێمی دێ لێ دەرچیتن. ئەوە بۆ خۆت هەرچی خۆش بەێ ماشەڵڵا شارەزایەکی باش لێ هەیە لە ژاژی هەرچیەکان هەمویان بەرهەمێمە بخۆیە ئەو ڕژ زۆریان هەیە لەگەڵ بزەبت ئەوە ناسنەمەمەیە و ئینشەڵڵا ئەم تەمەنایەتکەن ئەو فستیڤاڵانە ببنە هەنگاوێک و داهات و ئەم کە تایبەت قوتابیەت مەرحەلە چوارین هەلی کارێک بمە بێتە ڕەخساندن یان دەرفەتێک بمە بێتە ڕەخساندن ئەم بخۆ بڕاندەگە تایبەت هەبیتن.